کاتتان باش لە بەرنامەیەکی تازەی دیالۆگەکەین لەسەر بابەتێکی گرنگ لەگەڵ میوانەکانم. ئەوا بڕیارە سبەینێ محەممەد شایع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق بێتە هەرێمی کوردستان و سەردانی هەرێکە لە سلێمانی و هەولێر بکە. سەردانەکەی جگەلەوەی لە هەلومەرجەکە بەڕێوەچێ کە بارودۆخی ناوچەکە لە ڕووی سیاسیەوە گرفتی زۆرە کێشەی زۆری بەخۆیەوە بینیوە و لە هەمان کاتە چاوەڕوان دەکرێت بە تایبەتی قسە و باسێکی گەرم بکرێت لە سەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا، بە تایبەتی پرسی موچە وەسەر لە نوێ پرسی ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان و پرسەکانی تری پەیوەست بە هەڵبژاردنەکانی کوردستان و نەتایجەکانی و ئەوە گەرانەی کە دێنە بەردەم پێکێنانی کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی مانگی نۆڤەمبەری ساڵی داهاتوو لە عێراق، هەموو ئەوانە بە نظری من بەحسی گرنگی سەردانەکەی سودانیە بن بۆ عێراق. محەممەد شایع سۆدانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووی سەرۆکوەزیرانە کاتی خۆشی بۆ ئاگاداری جەنابتان لە کارنامەی کابینەکەی وتی ئێمە بە پەرۆشین بۆ دروستکردنی پردێکی پەیوەندی و چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لەسەر بناوی ماف و ئەرک. یعنی نێت باشی خۆی نیشانداوە بەشێکی زۆر لە حزابی سیاسی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش پێیان وایە ئەو چەند ساڵە پەیوەندێکی باش بەڕێوە چووە. من ئەم سەردانە بە گرنگە زانم، بۆیە ئەم شۆ لەگەڵ ئەم میوانانە گفتوگۆ و دیالۆگەکەین. میوانەکانیشم کەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس، مامۆستا عومەر عینایەت ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان، خۆشم ئەنوەر حسێن بازگر لەم دیالۆگەدا قسە باز دەکەین کە مەسەلەن چۆنەکرێ ڕێگایەکی تەندروست بدۆزرێتەوە باشتر بۆ ئەو پەیوەندیانی نێوان هەرێم و بەغاوام کێشانە کۆتایی پێبێ و یعنی پرسیارێکی زۆر سادە و گرنگ هەیە لای خەڵک، هەمیشە ئەم کێشانە بۆ چارەسەر ناکرێت. کاکەمال با لە جەناب تۆ دەست پێ بکەم، پرسیارەکە ئەوەیە کە ئێوە وەکو چاودێرێ وەکو ڕۆژنامەنووسێک بەردەوام تابعی ئەم بارودۆخە سیاسی کوردستان و عێراقەکەن، سەردانەکەی محەممەد شایع سۆدانی بۆ سلێمانی و هەولێر ئەتوانێت بەشێک لە قەیرانەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەرکە لەو هەلومەرجەیە کە خۆڕەڵاتی ناوەڕاست تووشی گرفتی زۆری هەیە. وەکو پێشەکیش باسم کرد پرۆسی هەڵبژاردن لە کوردستان بەڕێوە چووە، مانگی نۆڤەمبەری داهاتوو لە عێراق پرۆسی هەڵبژاردن بەڕێوە چێ. پێ دوایە ئاماژە سەردانەکەی چییە وە چەنە سەرکەوتووە بێ لە چارەسەری قەیرانەکانی هەرێم و بەغا و چەندیش حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی یارمەتی دەرەبن لەو بابەتە هەیە بووی. من پێم وایە دوو دیدگا هەیە، ڕەنگە هەردوو دیدگاکە قابلیەوە بێ کە مناقەشە بکرێ و تا ڕادەیەکیش ڕخنەی لێ بگیرێ. دیدگایەکیان ئەوەی بە شەیتانکردنی بەغا و پرسیینەتەوەی هێنانە پێشەوەی پرسیینەتەوەی و بەغا ئەوێ قوتمان با و بەغا ئەوێ سواری سەرمان بێ. ئەمە تەسەورەکەم ئەمە یەکێکە بەشێکە لەو دیدگایە کە بە ئامانج پەرەی پێدرێ لە میدیاکانە یا هەندێک لە بەرپرسەکان تەرویجی بۆکەن. دیدگای دۆم بە ئەوەی کە بە فریشتەکردنی بەرپرسەکانی بەغا و بە فریشتەکردنی عەقڵێت و زهنێتی بەغداد بەرامبەر هەرێمی کوردستانە، هەر دوو ڕوانگەکە دوو ڕوانگەی غەڵەتن و دوو ڕوانگە تا ڕادەیەکیش چاواشەکارانن. ئەوەی کە ڕاستیە ئەوەیە بەغداد گرنگە بۆ هەرێمی کوردستان و دەبێ هەرێمی کوردستان بە منتیق و لۆژیک مامەڵە لەگەڵ بەغدادا بکات. بەغداد ڕەئی جیاوازی تایە، یەک ڕەء نییە و لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە کە دەولە عەمیقا بوو سەرۆکوەزیران دەسەڵاتی کەمە بێتەوە، دەسەڵات لە دەستی هەموو دەسەڵاتەکان هەموو بڕیارە دەسەڵاتی سەرۆکوەزیرانە نابێت و لە عێراقا خۆمان نەزانین کە دەولە عەمیقا هەیە و هێزی تر هەیە و بڕیاردەری تر هەیە و سوودانیش سەرۆکوەزیرانێکی زۆر بەتوانا و بەهێز نییە لەوەی کە
مثلەن هێزێکی حیزبێکی گەوری لە پشتەوە بێ یا پەرلەمانتاری زۆری هەبێ کورسی پەرلەمانی زۆر هەبێ ئەمە سەرگۆزیرانی تەسوێی بینی ناو هێزەکانی شیعەیە تقریبەن تا ڕادێت بۆیە پێم وانەیە کە بتوانێت هەموو کێشەکان چارەسەرکە من ڕێیەکە دەم ڕەنگە ڕەکەم هەمووی قبول نەکرێ بەڵام پێم وابێت کێشەی ئێمە لە پێشەوەی کە سوودانی بێت چارەسەریکە کێشە ناو خۆمانەیە خۆمان کێشەمان هەیە تۆ کە خۆت ئامادە نەبی کێشەکانی خۆتان چارەسەرکە وەکو کورد وەکۆم هەرێمە نە بە سوودانی و نە بە باوکی سوودانی چارەسەری ئەم کێشانە ناکرێت ڕەنگە باشتر بێت کە پەیوەندەکانمان ڕێخینەوە بە تایبەتی هەرێمی کوردستان لەم قۆناغی ئێستاە کە توانای دابشکردنی موچەی نییە توانای داگیرکردنی مافی فەرمانبەران و موچەخۆرانی نییە و چاوی لە عێراقا ئەبێت جۆی مامەڵی لەگەڵا بکات و مادامێک لە دادگای تحکیمی فەڕەنسی مەنعی فرۆشتنی نەود لە ئێمە کراوە و تا ڕادێک ئێمە خراوینەتە بازنێکی داخراوە ئەبێ هەرێمی کوردستان چاوی لەوە بێ کە بەغداد دەواازەیەکی بۆ بکاتەوە پشتیوانی بکات لەوەی کە بەغا زۆر ئەتوانێت زۆر بڕیار بە مثل هەروەی ئەم دوسێ ڕۆژە ئەو ڕێگان لە بەرهەمی کاڵای بەرهەمێنەراوی هەرێمی کوردستان گردەوە ینی تو ئەتوانێت شەلت بکە ئەتوانێت پەکت بکە ئەتوانێت کۆمەڵشت بکە لە ڕووی علاقاتی نێودەوڵەتی و ئەقلیمی شوانەیە ئەوان ئەوەی اعتیباری بۆ عێراق دانن کە دەوڵەتە ئەوە اعتیبار بۆ هەرێمی کوردستان دانیانێن بۆیە هەرێمی کوردستان باشترین شدەوەیە کە چاوی لەوە بێت تەسوێی کێشەکانی خۆی بکات مادام سوودانی وەکوی خۆت لە پێشێکی بەنامەکان بتت کە نیەت پاکێکی نیشانداوە و ئەم پیاوێکی بەهێز نییە ئێمە توانین تعامل لەگەڵ ئەم لاوازا بکەین زیاتر لەوەی کاوی سوودانیش کۆمەڵێک ئیشتی لە هەرێمەوێت سوودانی دەوێت لە هەڵبژارنەکانی بەشدار بێت و سوودانی چاوی لە سەر هەرێمی کوردستان پشتیوانی بکات و ئەرقەلە و کێشەی بۆ دروست نکات ینی لازم و مەلزومێک دروست بووە لە بینی کەسایەتێکی وەکو سوودانی کەیسای ڕێز و زەرایە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام دیسانەوە گەڕێمەوە سەرەوە کە ئێمە دەبێت خۆمان کێشەکانی خۆمان بزانین چییە و کێشەکانی خۆمان بگەین لە فۆرمێکە لە فۆرمۆڵەکەین کە ئەمە کێشەکانمان چۆن چارەسەر بێت ئەو کاتە ناکرێت تۆ داوای موچە لە بەغا بکەیت بەڵام بڵێ من نەوتە فرۆشم و پارەکەشی دیارە داهاتی نانەوتی کە داهاتێکی زۆرە بەنیوە ناچڵی بی لە لیستی موچەخۆران بە نقصانی بنێری تو پێش وا بێ چکە سوودانی ناتوانێت بڕێرام داشە دێمەوە لای جەنابێت کاگومەر کاکەمال قسەیەکی گرنگی باسکرێ شەوەیە کە بەشێکی کێشەکە لە ناوخۆی هەرێمی کوردستانە مەسەڵەن هەرێمی کوردستان لە ناو خۆیان ناو هێزە سیاسەکانە ڕێکە و تەنانەت بەپێی دەستوری ژمامەڵاکە بەپێی ئەو یاسایانەی کە خەڵکی عێراق دەنجیان پێداوە مەسەڵەن کاکەمال وتی ناکرێ مەسەڵەن بۆ جەشت بۆ بێ و نەوتیش ڕادەست نەکەی نەکە داهاتە ناوخۆیەکان گرفتی لەسەر بێ بە بۆچوونی جەنابەت ئەم سەردانەی بەڕێز سوودانی بۆ سلێمانی و هەولێر ئەوەش دوای پرسیارە مەسەڵەن ئێستا ئەو وەفدانی کە دێنە هەرێمی کوردستان مەسەڵەن سەیری پزیشکیانی سەر کۆمارکە سەیری وەزیری دەرەوەی پێشووی وەکالەتی بە وەکالەتی ئێرامکە ئیتر مەسەڵەن بارودۆخەکە دوای ئەم هەڵبژارنانەوە پێش هەڵبژارنەکە بە جۆرێکە کە ئەم دوو زۆنە بە تەواتی واقعەتی خودی فاکتۆیەتی خۆیان سەلماندووە یانی کاگومەر لە پێشەکیشا وتم لە کارنامەکەیە لە 2022 سۆدانی وتی ئێمە هەوڵە دەین ڕێگایەکی چارەسەری گونجاو بدۆزینەوە بە کێشەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان بە پێی ماف و ئەرک بەبەستەوە نێتی باش بوو ئێستا پێ دوایە ئەم سەردانە ئەتوانێت ئەم گرێکوێرانە چارەسەر بکە بە تایبەتی کەیسی موچەی خەڵک بەردەوام دووبارە بێتەوە بەردەوام دواکێ بەردەوام یانی لە ڕاستیە ئێستا ئەگەر ئینسان زۆر قوڵیش بێتەوە ناتوانێت مەسەڵەن قەنەعەت بکە ئەم کێشەیە چی حەل نابێت لە نێوان هەرێم و بەغدا بە بۆ چوونی تۆ ئەم سەردانە ئەتوانێت بەشی کێشەکان حەل بکە. سپاس بۆ جەنابی کاکەمال و بۆ بینەرەکان و ستافی NRT بە بۆ چوونی من هاتنی سوودانی بۆ هەرێمی کوردستان چەند ئامانجێکی لە پشتە خۆ دیارە ئێستا ئەو گرفتەی کە لە هەرێمی کوردستان هەیە و جەنابیش لە پێشێکیا باسی کرد مەسەڵەن کێشەی دەستگیریژەکانی تووشایە بۆ سەر هەرێمی کوردستان و لە سەردەمێکا کراوە کە سوودانی سەرۆگۆزیرانە و هیچ جۆرە پەرچەکردارێکیان نەبوو لە داگیرکردنی ئەو داگیرکاری تووشایەکان لە بۆ هەرێمی کوردستان ئەو بابەتێکە کە بە تەسەوری من هەم خەڵک بە چاوی گومانەوە سەیری پارتیەکەوە بە چاوی گومانەوە سەیری
هەڵوێستی حکوومەتی عێراقیشەکە کە بێدەنگن لە ئاست ئەو دەستێریشانی تورکیا و تەسەوری من بە شێوەیە تورکیا زەوی داگیرکرد کە زەحمەتە لێ دەچێت بابەتی نەوتەوەکو ئاگاداری جەناب ئەوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران سەقفی تێچوونی یەکبەرین نەوتیان بۆ 16 دلار بەرزکرێتەوە ئەوەش بۆ خۆی دەست پێش خەریکە کە سوودانی کردوێتی بەچووی من ئەمەش کارێکی باشە بۆی هەناردەکردی نەوتی هەرێ هەرچەند هەناردەکردی نەوتی هەرێمی کوردستان هەیە بەڵام بەو ڕێگایی کە لە محکەمەی پاریس لێمەنعکردن دادگای نێوەنگیری پارێزیکردن بە نووسراوە بە بۆری نابێ بنێرێ بەڵام ئەمان بە تەمکرد هەر کاری خۆیانەکەن بۆ ڕەزا ڕازیکردنی کۆمپانیەکانی و بەریهێنانی نەوت ئەوانە ئیسا حالیان ئەگەر ئەوانە بەو شێوەی تەنکەرە نەڕوات کە بەشێکی نازانێ بۆ کوێڕەوە بەشێکی ئەدرێ بەوان ئەوان ئەبوونە مدعی لە سەریان و جارێکە شکاتیان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوش کێشەیەکی گەورە بوو بەرامە بابەتی موچەشەکە بە بۆچوونی من لە هیچ وڵاتێکی سەر دنیا لە خراپترین وڵاتەکە لەوانەیە با بڵێم ئێستا لە وڵاتەکانی جنوبی ئەفریقاش تاسە موچە نەبووتە کێشێکی بەم شێوەیە کە فەرمانبەرانی وڵاتێک ببنە زەحیە لە نێوان ناڕوونی حکوومەتی PKP کە پێوتێ حکوومەتە مەحەلیەکە حکوومەتی هەرێمی کوردستانە و بێباچی حکوومەتێکە پێڵێن حکوومەتی عێراقی مەفروض بوو ئەوان دوای ئەو بڕیاری دادگای فیدراڵی عێراق کە پێویستە ئیتر لەمە و دوا موچە خۆرانی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق لە ئەستۆی بگری و بەو تاریخی خۆی ئەوێ ئیتر ئەو ڕێگە نەدا بۆ جاریکە موچە خۆرانی هەرێمی کوردستان سوودانی مەفروضە ئیسا ئەم جەماعەتی خۆمان ئەم مناقشەی لەگەڵ بکەن ڕێگە نەدا جاریچکە موچە خۆرانی هەرێمی کوردستان بکەوێتە بەرداشتی نێوان پارتی و حکوومەتی عێراقی بەرداشتی وەزیری دارایی هەرێمی کوردستان و وەزیری دارایی حکوومەتی فیدراڵی ئێستا ئەوان مەفروض بوو بڵێن کاکە لەمە دووە ئیتر موچە خۆرانی هەرێمی کوردستان لای ئێمەیە کاتێک مۆزەفێک مخالفە ئەکات کاتێک بود وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان مخالفەیەکەکە تۆ مەفروضە بیت بڕۆی محاسبەی ئەو لایەنە بکەی بی بە دادگا لێپێچینەوەی گەڵە بکەی بەڵام ئەوان دێن موچە خۆرانی هەرێمی کوردستان ڕاگرن وەکو ئێستای بینی کە ئێستا بۆ 2 مانگ لەوانەیە مانگی 11 و 12 جارێکە کەوتۆتە خەتەرەوە و بە تەسەوری من جۆرێ لە ڕاو بۆ چوون هەیە حتا خەڵکی زۆر شارەزا و بڵێن بە ئاگا لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش باسەوەکەن کە بچی 11 بفەوتێ ئەگەر بۆچوونی من ئەگەر ئەم ساهاتنەی محەممەد شیع سوودانی بۆ هەرێمی کوردستان ئەم بابەتی لەگەڵای یەکلایی بکەنەوە بەڕێ من ئەوە بخەنە ئەولەوێتی کاریان و هاتنیشی بۆ وای لێ بکەن کە گەڕایەوە بۆ بەغا بە تەسەوری من ئەوەشە بێت بە یەکس ببوورە بە ئەم تاڵگە بە تەسەوری من گەڕانەوەی بۆ بەغا یەکسەر ڕاستەوخۆ موچەی مانگیدا قەرایی لەسەردا کە هاتون و قەرای لەسەردا و بە جۆری لە جۆرەکانیش بڕیار لەسەر موچەی مانگی 11 و بابەتی کەژەیە دوایەوە باشە من لەم بارەیەوە سەرنجی خۆم بخەمە ڕوون پێم وایە محەممەد شیع سوودانی بۆ خۆی چوەکو کەسایەتێکی باشە بە تایبەتی مامەڵی لەگەڵ پێکاتەکانی عێراق و چوەک سەرۆک وەزیرانی ڕەنگە لەوانەی خۆی بە بەراورد بۆ خوێنەوانەی کە هەیە باشتر بێت جۆرە گرفتە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و محەممەد بمبورە محەممەد شیع دروست نەبوو لەو کاتێک کە ئەو هاتووە بڵێن دەسەڵات بێگومان نیژەمێ ئەوە بڵێم بەڵام عێراق بۆ پێی عێراق دەوڵەتێکی مۆزایک ناهۆمۆجین و ئەوی کە تۆ باس کرد لەلایەکە و تورکیا بەشێکی پەلامانەدا داگیرەکە و لەلایەکتریشەوە ملمانەی نێوان تاران و واشنتۆن سۆدانیش گیری خواردۆ بەدەست ئەم دوو تەرەفەوە لە عێراقا کە چۆن مامەڵە بکە مەسەلەن لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووی حکوومەتەکەیە ئەمریکا وتی گەمارەوەی دۆلارە خەمە سەر حکوومەتەکەت ئەگەرم هەنگاوانە ننی لە بەرامبەریشا کۆماری ئیسلامی ئێران مەسەلەن چەندین جار چەندین داواکاری هەیە و بە ئاسانی دەستبەرداری خواستەکانی نابێ و لەلایەکی تریشەوە کاکەمال پێش بەرنامەکەش وتی لە دەرەنجامی لە وڵات کاتی قسەکانی شەوتی لە دەرەنجامی ململانیەکانی نێوان لە نەشیئەکان لە چوارچێوەی هەماهەنگی سۆدانیان وەکو سەرۆک وەزیران دەست بەکار کرد بەڵام ئێستا هەواڵەکان باز دەکەن کە کێشەیەکی زۆر هەیە لە بینی سۆدانی و مالیکی و تەنان مالیکی داوای هەڵبژاردننی پێشوەختاکە و داوای گۆڕینی یاساکانی هەڵبژاردنەکە ئەوەی کە گوایە مەترسیان هەیە لەوەی خۆی کاندیدکە و دەنگێکی زۆر بێنێ قسەکەی سۆدانی لە هەر حاڵدا کارکتەرێکی باشە بەڵام لەنا ئەو ململانە سیاسیانەیە لە نێوان ئەو بەریەکەوتنانەی تاران و واشنتۆن ناتوانێت ئامانجەکانی بەدی بێنێ
وە لە هەمان کاتیش هەرێمی کوردستانیش بەشێکە لە ململانیان لە بینی تاران و واشنتۆن و ئەنقەرە و قسەکەوەیە دیسان بێمەوە سەرەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەوەی کاکەمال وتی گیرۆدەی مەسلەی ئەم تەوتین و هەژماری منە مەسەلەن ئەمە سادەترین ڕەنگە هەل بێ بۆ حەلی موچەی خەڵک بەڵام ڕێک نەکەوتون بەڵام پێم وانێ سەردانەکەیانی سودانی بۆ هەرێمی کوردستان بۆ سلێمانی هەولێر تەنها پەیوەندی بە موچە و نەوت و ئەم کێشە داخلیانەوە هەبێ وەنیە مەسەلە شتی تر هەیە ئەوەی کە عێراق چۆن بخۆی بە دوور بگرێ لەو هێرشانەی کە ئەگەری هەیە ئیسرائیل بۆ سەر حەشدی شعبی بکە ئەم ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر کەمترین کاریگەری لەسەردانێ و ئەو ململانیانەی نێوان ئیسرائیل و تاران کەمترین کاریگەری لەسەردانێ و ئەو ململانیانەی کە ئێستا کەوتۆتە نێوان مالیکی و سۆدانی بۆی کە داوای دەست لە کارکێشانەی پێشوەختیەکە ڕەنگە پێویستی بەدەنگی یەکێتی و پارتی بەدەنگی هێزە سیاسیەکان بێ کاکەمە پێ دوایە مەسەلەن جگە لەو کێشە ناوخۆیانەی کە هەن کە بەڕاستیە بوو نەبێ مەسلەی موچە و نەوت و ئەوانە جگە لەوانە پێ دوایە کەیسی گرنگی سەرمێزی گفتوگەکانی نێوان یەکێتی و پارتی لەگەڵ سۆدانی یا حکوومەتی هەرێمی کوردستان سلێمانی هەولێر لەگەڵ سۆدانی چییە بێ؟ شتێک گرنگە کە ئێمە هاتنی سوودانی بۆ هەرێمی کوردستان بەشێکی پەیوەستە بە ئەجێندایەکی سوودانی خۆیەوە بۆ نیشاندانی ئەوەی کە سەرک وەزیرانێکە کە بە یەک چاوسێری هەموو پارێزگاکان و هەرێمی کوردستان و دەرەوەکان هەر خودیەوەی کە بۆ سلێمانی دلیلەوەیە کە ئەم تەنها مامەڵە لەگەڵ هەولێرە ناکەوێت لەگە سلێمانیشە مامەڵە بکوی دوفاکتۆری کە جەناباز کرد ئێمە شتێک گرنگە کە ئەمە لێمەوە دەست پێ بکەین کورد سوودانی بۆچی ئەوێت چ جۆرێک کەسایەتێکی لە سوودانی ئەبێت ئەمریکا چۆنی ئەوێت ئێران و تورکیا چۆنیانەوێت هێزە شیعەکانی چۆنیانەوێت یعنی هەر یەکەمان بەجیا هەری بەشەر لەمانە بەجیا سوودانی ئەبا بۆ شوێنێک کە ناکۆکە لەگەڵ ئەویکەیە مەسەن بۆ منە کورد دەیەوێت لە بەرامبەر فرۆشتنی نەوت و قاچاق و مەسلەی هەژماری من و کێشەکانی کەیسا هەیە بێدەنگ بێت وە پارش بنێرێت هێزە شیعەکان دەیانەوێت لە بەرامبەر مەسلەی فەلەستین و لوبناان و ئەو دەستوەشانانی کە بەناوی هێزی مەقاومە دەکەن دەیانەوێت سوودانی بێدەنگکەن هەڕەشەشی دیەکەن ئەوەی کە من بزانم گوشارێک زۆرە تورکیا دەیەوێت لە بەرامبەر لەشکر کێشتەکەی خۆیان ڕسمێتی پێبا و شەرعیت پێبا و لەو لاشەوە بازرگانیە کە ئەو ڕێگای کە بڕیاە لە بەسڕۆ بڕات بازرگانێک کە تورکیا مستەفیدە دەیەوێت گەشتە پێدان لە مقابلی ئەو ڕێگایی تراکە تورکیایتیانە ئەوێت ئەمە پێ بکە ئێران دەیەوێت سوودانی بێتە چەتێک بۆ کۆکردنەوەی هێزە شیعەکان نێڕێ لە بەرێک ئینکن و ئەمە جۆرێک لە بەری مەقاومە بێ ئەگەر بە ڕسمیش نەبێ بجۆی لەینە ئەدانی کێشەیەکەیە کاک زۆرم حەز لەوەیە کە ئەمە باسکەم هەندێک لە نووسەر و ڕۆژنامەنووس و کەسایەتی سیاسی ئێمە زۆر باز لە سەر ئەو مەترسیاناکەن کە لەسەر هەرێمی کوردستان هەیە جۆرێک ئەمەنیان وتووە ئەمە مەترسیەکەیە هەموو ئەم مەترسیانەشە بەستنەوانەیە بە تێڕوانین و عقلێتی لایەنەکانی دەروی هەرێمی کوردستان دەیبستنەوە بە عێراقەوە بە تورکیا کە من بۆ خۆم پێم وایە مەترسیەکە بەو جۆرەیە گەورەتی مەترسی لەسەر هەرێمی کوردستان پێیوەستە بە خودی ئەم شێوازی حکومڕانی هەرێمی کوردستانەوە تۆ ناکرێت چاوەڕێی گوڵکە ئەوان گوڵت بەسەراهینکەن بەڵام بۆ خۆت نتوانیت تەبابی نتوانیت پێکۆبی نتوانیت گوتارەتە بێ نتوانیت تۆکمەبیت ناکرێت تۆ چاوەڕێەوە بکەیت کە ئەوان گوڵبارانت کەن هێزت تورکیا ئێرانیە عێراقا شیعەیە هەتا هێزە سونیەکانە هەموو ئەمانە چاوان لەسەرەوەی کە هەرێمێکەیە لێرام هەرێمە خەریکە وردەوە کۆمەڵێکشتی بۆ خۆی بینا کردووە و ئەگەر لە ڕووی خەدەماتیشەوە سەیری هەرێمی کوردستان و ناوچەکانی تری عێراقی هەرێمی کوردستان لە پێشترە ئینسان ئەو حقەتە بڵێ لە ڕووی خەدەماتەوە هەرێمی کوردستان لە پێشترە ڕەنگە جۆرێک گرنگ دروست بوو بێت بۆیە من پێم وانییە کە ئەم هەرێمی کوردستانە بەم عقلێتی ئێستا نە سوودانی توانێن قازیکە نە سەردانی سوودانی نە حەزێکی ترامپ بێتە سەردەسەڵات و ترامپیش بێ سەردانیکە ئین قازی ناکات چکە ئێمە کێشەیەکی بنیادیمان هەیە لە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەی عایقمان هەیە 32-33 ساڵە ئەم کێشەیە باز دەکرێت
ئەم دوو هێزە سیاسی ئامادەی چارەسەرکردنی ئەم کێشەیەنین ئامادەنین دەست بۆ ئەو بەرن ئیرادە نیشان نادەن بۆی کە ئەم کێشەیە لە بنەڕەتەوە چارەسەرکەن و ئەم مانگە دوو مانگە موچەی نان سوودانی و سوودانی ڕۆی ئەی دوای سوودانی ئەی چۆن ئەم کێشانە چارەسەرەکرێ ئەم موچەیە کە دێ بە شێکی نەعادیلانە پرسەکەش بچوک ناکرێتەوە لە ژماری من و ئەو تەوتیرە بڕوات بێ کێشەی گەورەتری بنیادیەیە لە ئیدارە حکومڕانی ئەم هەرێمی کوردستانە بۆیە من پێم وایە کە سوودانی ئەجێندایەکی هەیە و ئەجنداکەی ڕۆشنە چکە لەم تەوقیتا کە ئێران شاندێکی هەرێمی کوردستان لەگەڵ شاندێکی عێراقیا لە ئێرانن ئێران کۆمەڵێک داوای کردو لەسەر پرسی ئەمنی سنووری دروستکردنی هێزێکی مشتەرەک و چاودێریکردنی پەڕینەوەی مەترسیەکان لە سنووری هەرێمی کوردستانوانەیە خۆ قاسمعرەجی کەچوو قاسمعرەجی خۆ نوێنەراتی خۆی ناکە نوێنەراتی حکوومەتی عێراق دەکا حکوومەتی عێراقیش چاوی لەسەر هەرێمی کوردستانە ئێران چاوی لەسەر هەرێمی کوردستانە کە چۆنێک ئەمە تۆکمە بکە بەشێکی تر لەوە پەیوەستە بە پەلەکردن چکە ئێستا حکوومەتی نەک حکوومەتی عێراق هیچ کەسی نازانێت چۆن مامەڵەگە هەرێمی کوردستان بکە هەتا ئەو کاتی حکوومەت تشکیلەکرێت چکە ئێمە شەرع ینی ئەم ئیداری ئێستا شەرعێتی نەماوە باشە پیشوویەک وەرەگرین دوایی گفتوگۆ گەرمەکەمان درێژە پێدەین و قسەکانم دێمەوە لای مامۆستا عومەر عینایەت. دیسان سڵاو درێژە بە دیالۆگە دەین بۆ قسە و باسێک لەسەر هاتنی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ سلێمانی هەولێر یا بۆ هەرێمی کوردستان لە کاتێکان نەخشەی دوای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بێگومان نەخشەی سیاسی پەرلەمانی کوردستان ئاڵگوڕی زۆری بەسەر هاتووە مەسەڵەن جگە لە یەکێتی و پارتیکە کورسیەکانیان تا ڕادەیەکی زۆر کەم و زۆری کردووە ولامان کاتەنەوەی نوێ 15 کورسیە ناوە یەکگرتووی ئیسلامی حەولە کورسیە ناوە هێزەکانی تریش بە هەمان شێوە کۆمەڵی دادگەری ئەوانە و ئەمە بە نەزەری من بۆ خۆی گرنگی هەیە لە سەردانەکەی سۆدانی و چاوی لە هەموو ئەم کورسیانە هەیە لە هەڵبژاردنەکانی داهاتووی نۆڤەمبەرە بتوانن بە جۆرە لە جۆرەکان تەییدی بکەن پشتیوانی بکەن چکە خۆی هەم مالیکی و هەم میدیاکەی لە چەند ڕۆژی ڕابردوو قسەی سەیریان کردو بەرامبەر بە سۆدانی هەندێکیان ئەڵێن ئەو لە مەسەلە استراتیژیەکانان تەنها مدیر عامە بەڵام لە کاروباری ڕۆژانەی ئیداریە سەرۆکوەزیرانە و هەندێک ئەگەر واقعیت شتیاوێک گێچەڵی پێکەن لەسەر دزەکردنی ئەو سەوتانەی کە گوایە جاسوسیان بەسەرەوە کراوە و ئەوەی کە ئێوەش پێشتر وتان هەندێک لە نزیکەکانیشی لە گەندەڵیەوە گلاون بۆیە داوای هەم دەست لە کارکێشانەوە یەکەن و هەم داوای وەکوتم گۆڕینی پرۆسەی یاسای هەڵبژاردنەکانەکەن بۆی کە دەسەڵاتەکانی بەرتەسکەنەوە جا قسەکەوەیە کە وەکو کاکەمالی جوتی بە تەنها ناکرێت لەم چوارچوایە کەمیکەینەوە بچوشیکەینەوە مەسەلەی موچە و نەوت کە ئەمەش بەم زوانە پێ ناچێت بۆ خۆشم قەنەعاتم وایە بەم سەردانەی بەڕێز سۆدانیش ئاسان نییە حەل بێ مامۆستا قسەکەمەوەیە کە مەسەلەن ئایا ئەم دیزاینی کە لە هەرێمی کوردستان ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە کاریگەریە بێ لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا کاریگەریە بێ لەسەرەوەی کە هەنگاوی پۆزتیڤ بندرێت لە نێوان هەرێم و بەغا پرۆسە سیاسیەکە عملە سیاسیەکە ئاسانتر بکە باشتر بکە و تێگەشتنی باشتر دروستکە و چانسی ئەوەی هەیە یان با بڵێم یەکێ لە کارتەکانی گفتوگۆی ئەم جارەی لەگەڵ سلێمانی هەولێر و هێزەکان بۆ ئەوەیە کە داوای پشتیوانیان لێ بکات چ لە کاتی ئەوەی کە سەحبی سیقەی لێ بکەن یا ئەوەی کە لە هەڵبژاردننی داهاتووە پشتیوانی بکەن و لەگەڵەوەشە قسەیەکی باوی هەڵێ مەسەلەن هەرێمی کوردستان کە ئەوێ ڕێکەوێت لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ناڕوە لەگەڵ تاران ڕێکەوێت بۆچی لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکە دقیق ئەو قسەی جەناب ئەخیرەکەی من لە ئەخیرەکەی دەست پێکەم من ساڵی 2014 بابەتێکم نووسی عێراقستان لەسەر وەزنی خوزستان و بلوچستان دوای ئینسیحابی جێشی ئەمریکی ساڵی 2011 بەڵێ ئەگەر لەبیرتان بێ من ئەو دوو مەقال نووسی یەکیان عێراق بە دەمی گورگەوە بۆ دەمی شێر هەر پێم وایە ئەم بەو ڕۆژنامەی جەنابی کاکەمال ئەو کاتە سەرنووسەری بوو عێراق ئێستا عێراقی خۆی نییە جگە سوودانی هەر کەسێکیکە لە جێی سوودانی بێ هەر دەوری ئەو مدیرە عامەیە بینێ کە ئەوان خۆیان توانجی حتا ئەگەر مالیشی حتا ئەگەر مالیشی خودی مالیشی بێ بە ڕێز وزەرا هەر لە پشتی مالیشیوە دەوڵەتی قوڵ هەیە کە ئەو دەوڵەتە قوڵەش سەر دەرەنجام بەداخەوە لەبەر کەم تەرخەمی ئەمریکیەکان بخان ساحان چۆڵ کرد بۆ ئێرانیەکان
هەر ئەو دەوڵە ئەمریکاچێتەوە جەمسەرەکەیتەوە بۆ ئێران و لە تارانەوە بڕیارە استراتیجیەکانی عێراق درێ ئەم بابەتە ئەوی خۆزگە بە خۆزگایی خوا ئێستا مالیشی داهاتە ئێرە مەسەرەن کەسێک لە بری خەڵکی کوردستان پێشوازی لەکەن ئێستا کەسێک لە لایەکەوە لە بری پارتی دیموکراتی کوردستان پێشوازی لەکە دێتە سلێمانی کەسێک لە بری یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت ئەگەر بین گلەیش بکەین لە بڵێن کاکە وەڵا ئەم دوو حیزب وەکو جەنابی کاکە مالوتی خەتای خۆمانەوە ئەوانە ڕاستەکە بە چاوی نوخبە و بە چاوی کەسانی وەکو جەنابت و کاکەمال و ئەوانەی متابعی ئاڵوگۆڕە سیاسیەکانن فعلەن دوو حیزبی تاسەر ئێسخان خراپ بیکە بەڵام ئێمە چی بکەین لەگەڵ خەڵکێک کە دوای 33 ساڵ دەست خۆشی و دەستی قرس ئەخەنە سەرشانی پارتیش و یەکێتیش لەمە لا بەڕێی من هتر ئێمە هەر نییە گلەی بکەین لەبەرەوە خەڵکە 39 کورسی داوە بە پارتی دیموکراتی کوردستان ئەوە خەڵکیشە 21 کورسی داوە بە 23 کورسی وانە 23 کورسی یاوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان وانە نەیانتوانی گۆڕانکاری لە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن و حکوومەتەکە بگۆڕن کەواتە ئێمەی خەڵکی کوردستان خەڵکە عامەکە باسەکەم قبوڵیانە دوای 33 ساڵ لە حکومڕانی زۆر بەباشی یەکێتی و پارتی بەم شێوازی کە هەیە ئێستاکێ بەم دوو زۆنەی کە هەیە ئێستاکێ بەوەی ئیسە سەرۆکی وەزیرانی حکوومەتی عێراقی دێتە کوردستان و پێشوازی لەلایەک بەنەوەی پێشوازی لەکرێت لەلایەکە ئەگەر نێتە ئێرە هاوسەنگ نابێ یینەوە سەر ئەو باسی ئایا کە دێتە ئێرە ئاسانکاری بۆ بڵێن حەلەکان نزیکە کاتەوە بە بۆ چوونی من ئەبێ لەولا چاوەڕانی ئەوە بێ کە پارتی لەبەرەی مقاومە نییە ئەو لەبەری ئەمریکا و تووشایە یەکێتی نیشتیمانی کوردستانی نزیکە لەبەرەی مقاومەوە نزیکە لەو جەبەیە کە ئێران ئێوە دروستی بکە ئایا چۆن ئەتوانێت ئەم معادلە ئاڵۆزە پێکەوە گرێ باتەوە جارێکی کە هاوسەنگیەک دروستکە لە خۆشی هەروایە خۆشی باسی ئەوانم کرد باسی عێراقم کرد کە عێراقدانی خۆشی لێ بووتەوە ئێستا تقریبا ئەکرێ بڵێ 3/4 عێراق زیاتریش 4/5 عێراق لەبەرەی مقاومەیە ڕاست بەڵام 1/5 عێراقە کە بەدەست پارتیەوە لەبەری مقاومەیەش لەبەری کە پێڵن بەری تورکیا کە زۆر باشتر نییە لەبەری مقاومە یعنی ئەوە سێکە چۆن ئەو دابەشبوون وڵاتە دابش بووە بە بۆ چوونی من زۆر ئاڵۆزە و ئەو هەدەفیشی هەیە لە پشتی ئەمهاتنەی بەەوە هەدەفەکەی ئەوەیە کە خۆی جاری کە تەرشیح کاتەوە بۆ سەرۆک وەزیران و بۆ ئەمجارەی هەڵبژاردنەوە لە نۆڤەمبەری ساڵی 2025 ئەکرێ ئەو جارێکی کە ئێوە پشتیوانی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەمنەوەی نوێ هەم ئەو هەیە گرتووی ئیسلامی پارتی دیموکراتی کوردستان ئەو لایەنە سەرکەوتەکان بەدەستبێنێ و پێشی خۆشە من بە تەسەووری خۆم گینا بۆ معلوماتی من ئەمە دەڵێم عەرەبەکان بە هیچ جۆرێکا کەمال پێیان خۆش نییە ئیستیقرار و کوک و جەنابەت باسی کرد لێرە جۆرە تەنمیە هەیە جۆرێ لە ئاوادانی هەیە ئەمەیان پێ خۆش نییە بەڵام بەڕێی من ئەم جارە سوودانی پێی خۆشە سوود لەم دەرفەتە وەربگرێت بەپەلە حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ بۆ ئەوەی لە کاتی وتوێژەکانە فعلەن ئەویش توانیوێتی بە جۆرە لە جۆرەکان هاوسەنگی دروستکە لە نێوان حکوومەتی عێراقی بەداوەتی لە بابەتی موچەوانە تقریبا کێشە دروست نەبووە لە بینی حکوومەتی عێراقی و لە بینی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوێ بە شێوەیەک ئەمانە کۆ بکاتەوە لە دوجار خۆی سوود لە دەمکانیان ببینێ بۆ ئەوەی گەر خۆی تەرشیح کردەوە فعلەن ئێستا سۆدانی بتێ و نەتەوێت قەیناکەوان بە وەزیر عامیشی دابنێن بەڵام لەسەر ئاستی ئەو خزمەتگوزارانی لە عێراقا پێشکەشی کردووە کاری زۆر باشی کردو لە عێراقا ئەو پرۆژەی گەشتەپێدانی دەست پێ کردووە کە نەکراوە بەندەری فاو کە یەکێ لە بەندەرە استراتیجیەکان ئەمانە کراوە سوودانی بۆتە ڕقەمێک ئەوێ پشتیوانی ئەم حیزبانەی کە سەرکەوتون بە تایبەتی ئەو چوار حیزبی کە باسم کرد پارتی یەکێتی نەوەی نوێ یەکگرتووی ئیسلامی کە ئەمانە چوار هێزی گرنگن لە هەرێمی کوردستانە دەنگی ئەمانە بەسۆگەر بکە بۆ خۆی بۆ ئیجاری کە بتوانێت خۆی تەرشیەکاتەوە یەک نقطەی کەش ئەمەیە بیڵێم ئەم بەنیازە بچێ بۆ ئەمریکا سۆدانی بۆ لای ترامپ چێ و ترامپیش جۆرە بە جۆرە جۆرەکان سۆزی بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان هەیە ئەوێ کاتێ ئەچێتە بەردەم ترامپ و لە بەردەم ترامپ قسەکە باسی کێشەی هەرێمی کەمترین کێشە لە بینی حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ باشە کاکەمال سۆدانی لە ماوەی ئەو چەند ساڵەی سەرۆکوەزیرانەکەی لەلایەکەوە کاری زۆری کردووە ئەوی ئەنی مەسەلەن دەستکەوتی گەورەی بەدەستێناوە مەسەن کە لە مێژووی چەند ساڵی ڕابردووی کابینەکانی کارێکی سیرێکی زۆری لەبەردەستا بوو جاویستم ئەوە بڵێم کە لە هەمان کاتە چانسی ئەوەشی لەگەڵە کە نرخی 90 گرام بوو مانگانە بای 9 میلیارد دلار نەوت دەفرۆشێ بەڵام مەسەلەن ئەو لە چەند ڕۆژی ڕابردوو بەشێ لە وێزگەکانی بەندەری فاوی کردەوە لەلایەن کۆریای باشوورەوە بەڕێوەچێ بۆی هەم کەشتەکان لەنگەر بگرن وەوەر بە دەست پێشکەری ئەویش مەسەلەن
ئەو ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی کە حەسری لەسەر بووە حەسرەکەی لەسەر لابە و ئەم ڕێگای گەشە پێدانە ڕێگایە کە 7 ملیاری دۆلاری تێچێ بەدە شارە ئەڕوا ئەڵێن مەسەلەن 100 ملیۆن تەن ئاڵ گۆڕەکە لە نێوان وڵاتانی کەندا و ئەوروپا و تورکیا. دوایەوە کاکەمال مەسەلەن هەوڵیدا ئێران و سعودی ئاشکاتەوە دەخالەتی کرد لە پەیوەندیەکانیە وە سووریا بردەوە ناو جامیعەی دووەلی عەرەبی یعنی ئەمانە خۆ لە سیاسەتیشە مەسەن ئێمە لەسەر نەتیجە قساکەین هەموو دەستکەوتانی هێناوە. باشە با لە تۆ پرسم ئەمانە ئینجازن دەستکەوتن بۆ عێراق یا بۆ خودی خۆی وە لە هەمان کاتە پێ وایە لە سەروبەندی هەڵبژاردنەوەی ترامپ مثلا چانسی حکوومەتەکەی سۆدانی و بەتایبەت و حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان چی لێدێ مثلا چەنە بە قازانجی خەڵکی ئەم ناوچێتەوە بێت. کاغمەر شتێکی باس کرد لەسەر دەنگی خەڵک بۆ پارتیویەکێتی تقیم ئەوگەرەوە تەقیمێکی دروستاگەرەوە تەقیمە بەکاربێنین بۆ عێراق. ئەزانی خەڵکی عێراق لەسەر ئەوە دەنگ بە سوودانی نادەن کە پرۆژەی باشی هەیە کە پرۆژەی باشی کردووە ڕەنگە ئەمە نسبەتێک دەنگ بێنێ بەڵام دەنگە ئەساسیەکان ئەو دابەش بوونە گروپیە کە ئێستا دروست بووە کاتی خۆی مالکی پشتیوانی ئەم سوودانی کرد بۆ هاتنە پێشەوەی بێ بە سەرۆک وەزیران بۆی بێتە کاندیدی تەسویەی بینی هێزە شیعەکان ئێرانیش لەگەڵا بوو سوودانی پشتی کردە مالکی لەگەڵ خەزعەلی اتفاقی کرد لەگەڵ خەزعەلیان نزیک بوونەوەی سەدری لێهار کرد لەبەری سەدر و خەزعەلی پێشیانەیە دوایی دەرکەوتنی ئەو ئینە سەوتیانەی کە جاسوسی کراوە بەسەر ماڵی خەزعەلی و کەسوکار و خێزانی خەزعەلیانەی خەزعەلیشی لێ بووە یعنی سوودانی ئەسای سحری پێ نییە دابەشبوونەکە وایە اینجا سوودانی لە یەک کاتایە لە یەک دۆخایە ناوچەکە دەرگیری شەڕە لە لوبنان و غەزە و لەگەڵ ئیسرائیلە ناوچەکە بەریەکەوتنیکی تازەی پێوە بووە دروست بووە کە بەریەکەوتنی ئێران و ئیسرائیلە و ناوچەکە ئەم سەرۆکوەزیرانی وڵاتێکە کە هێزیەکەی بە ناوی هێزی حەجی شعبی لە هێزی حکوومەتی عێراقی بەهێزتر و پڕچەکترە ئەم لە کاتێکایە کە سەرۆکوەزیرانەکە کێشەی گەورە لە بینی هەرێمی کوردستان و هێنا هەیە لە کاتێکایە کە خەڵک تا سەر ئێسک ناڕازیە لەم شێوازە حکومڕانیە گەندەڵی کە لە عێراقا هەیە چکە هەموو ڕۆژێک ئێمە فەزاحەتێکی گەورە بینی دروستە سوودانی ناتوانێت چارەسەری هەموو ئەم پرسانە بکات ولا ئەوەی کە من بزانم نزیکبوونەوەی سوودانی لە ئەمریکا لەلایەن ئێرانەوە مەرگێتی نزیکبوونەوەی لەلایەن ئێرانەوانێ لایەن لە ئەمریکا کۆتاییەتی ینی لەناو ئەم هاوکێشە بەڕێوەبردننی عێراق بەم دۆخە چۆن ئێمە کێشەمان هەیە لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان عێراقیش کێشەیە ئەسڵی کێشەکە ئەوەیە کە ئەم وڵاتە دابەشبوونی پێکاتەکانی وای کردووە کە دەستی ئێران و تورکیا و ئەمریکا و غەربیتیا ببێ هەتا دەستی وڵاتەیەکی وەکو سعودیە و قەتەریشی تیا هەیە دابەشبوونی پێکاتەکان پرۆسەی بە نیشتیمانکردنی ئەم وڵاتەی پەک خستووە پرۆسەیەک نییە بە ناوی پرۆسەیەک بڵێن هەوڵێک نییە حتا تێگەیشتنیەکی نیشتیمانیش نییە بۆ پرسە نیشتیمانیەکان لە عێراقا بۆیە پێم وا بێت سوودانی ئەبێت دیسانەوە بچێتە ناو یاریەکەوە ئەبێ بچێتە ناو گەمەیەکەوە لەو گەمانەی کە باسمان کرد و بێتە نوێنێت ناتوانین نوێنەری هەمووی سوودانی ناتوانین تا سەر نوێنەری هەمووی ئەبێ نوێنەری گروپێکیان بێ ئەو کاتە لە ئەو گروپا یەکلای کاتوانێت کە من بۆ خۆم پێم وا بێ لای ئیتاریەکانەوەی کە وەلایەکانی پێوتێت سوودانی فلیمی سووداوە ئەسپی دۆڕاوە مەبەستە دەگەر چوارچەوەی هەماهەنگی هەمویان بێ مثلەن میدیاکان واناڵن بەڵکوواڵێن کە مالیکی لە ناو چوارچەوەی هەماهەنگی دژێتی بەڵام مەسەلەن فالح فەیاس و هەمام حەموودی و تەنانەت باز لە خەزعەلی کە جەنابیشت باس هەمووانە بە زۆر لە جۆرەکان پشتیوانیەکەن بە تایبەتی بۆ پاراستنی مەساڵحەکەی خۆیان هەندێکیش پێیان وایە ڕەوتی حکمە و هادی عامری لەو بینایە هادی عامری تقریبا پشتگیریەکە ئەمە بە خاتی پاراستنی بەرژەوەندیەکانیان و پێدانی پشک و پۆست وانەیە باحە کاگومەر سادێ مۆلات با کاگومەرم قسەی لەم باسی هەڵوێستی حکوومەتەکەی سۆدانی و عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش لەناو ئاڵوگۆڕانەی کە لە دوای هاتنی ترامپ
بەخۆیەوە بینێ بەڵام لە عێراقا جگە لە چوارچەوەی هەمانگە ئیتاری تەنسیقی کە ئەکسێرێتی هێزە شیعەکانەیە ئەمەوە بپرسم لە جەنابێت مەسەڵەن سەدر بە 73 کورسیەوە پاشەکشەی کردووە بەڵام هێزێکی ئەساسی شیعەیە و هەندێک لە بۆچوونەکانیش پێیان وایە ملادا بۆ سیاسەتی ئێران و لە هەمان کاتا جۆرە لە جۆرەکان خۆش یەگونجێنە لەگەڵ سیاسەتی ئەمریکا قسەکەوەیە ئەکرێ مەسەلەن لە هەڵبژارنەکانی داهاتووە سەدر و سۆدانی بەیەکەوە چانسی ئەوەیان هەبێ ئەم مەترسیانە لەسەر خۆیان لابن و ئەمە ئایا ئەگەر ئەمە ڕووبدا ئایا ئەمە بە قازانجی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە و ئایا ئێران ڕێگا بەمادا کە دەسەڵات و نفوذ و هەژمونی خۆی لە عێراق و هەرێمی کوردستان کاڵ بێتەوە؟ ئەوەی بەڕێی من ئەوەی کە سەدر لە سوودانی نزیبەتەوە احتیمالێکی واریدە یان ناکرێت لە سیاسەتا مستحیلات نییە بەڵام کێشەکە لەوایە ئێستا ئەو حیزبانی کە بەڕێست و جەنابی کاکەمال باسی کرد و لە عێراقا دەستڕۆیشتون هەر هەمویان وەک هێزی نیشتیمانی کار ناکەن ینی ئامانجەکانیان پاراستنی نیشتیمانی عێراق نیە پاراستنی مەذهەبی شیعەیە و پاراستنی بڵێن تەستیری ئەو سەورەیە کە سەرچاوەکەی لە قومەوە دەست پێەکە ئەمان بەرنامەی ئێران جێبەجێەکەن و لە خلالی ئەمانەوە ئەو بەرنامەیە تەزیرەکەی بۆ یەمەن و بۆ سووریا و بۆ لوبنان ئەمان هەدەفی سەرکیان نیشتیمانی عێراق نییە زۆر جار لۆمە ئەکەن کوردەکان وان پیاوی ئیسرائیل و واکەن و واکەن واکەن بەڵام لە بنەما خۆیان پارێزگاری لەسەر قواری عێراق ناکەن ئەمان ئەیانەوێ وڵاتێکی مەذهبی بە تایبەتی شیعەگەرە دروست بێ لە عێراقا و ئەوان پشتیوانی ئەو وڵاتە بکەن کە شیعە تیازاڵە وەگەر سەر نازانم ئەگەر بیست بێت لە منوامایە ئێستا لە بەغا بووەتە باو ئەو خەریکە وای لێ دێ ما ئەو ماڵانی کە سونەن کاغەز فرێنە ناو ماڵەکانن ئەڵێ بێ بارکی لە منتیقەیە نەمێنێتەوە لە منتیقەی شەڕی هەوێت جارێکە دروست بێتەوە لەبەرەوە بە بۆچوونی من قورسە معادلێکی زۆر قورسە ئەگەر سەدریش جارێکە بێتەوە ناو بەوە تەسەوری من ملیش نەدا بۆ ئێران تووشی عێراق تووشی دابەشبوونێک ئەبێ کە ئەو سەرەکی دیار نەبێت و بە شێوەیە شاقامی بەغا ئالۆسچێت کە بە زۆر بە زەحمەت چارەسەرەکرێت بە تایبەتی کە ئەمریکا بەم شێوە بێباچیە کە ئێستاکێ لە عێراقی احتیمالێکی شەیە کە جارێکی کە ئەمریکا بە شێوەیە لە شێوەکان ئێران بە کۆتا بێنێ ڕێگەنەدا بەم شێوەیە ئەوی تەمان ئێرانیش کاتێک ئێران چێترسێ یەک خەتەری زۆر گەور لە سەیرانەیە شەڕ بچێتە داخلی عێراق داخلی ئێران ئەو تا ئەم لەحزەیە شەڕەکانی لە لوبنان و لە فەڵەستین و لە سووریا و یەمەن هێشتەوە و لە عێراقیشە بۆی شەڕ داخل بەڵام بە بۆچوونی من ئەگەر ئەمریکا بە پەلە فرای عێراق نەکەوێت ئێستا شەڕ لە ناو عێراقا بوو و هەو ئەمریکاش ئێستاکی ئەو شەڕانەی ڕاگرتووە نایەتە ناو عێراق چونکە ئامانجی ئێران ئەوەیە بەرد بەسەر بەردی عێراقەوە نەمێنێ بە عێراقێکی کاولە و وێران بێ ئەوان تۆڵی زمانی ساسانیەکان و زمانی کیسرا لە عێراقەکەنەوە لەبۆ بە بەچوونی من بمبورە بامە تەواوکەم ئەبێ ئەمریکیەکان هاوکاری عێراق بن خەڵکە نیشتیمانیەکەی عێراق کە عێراق لە دەستێک مەزەبیەکان ڕزگارکە دەستێکی نیشتیمانی لە عێراقا کاریگەر بێ ئەو هەوڵدا حکومەتی نیشتیمانی لە عێراقا پێ بێن ئەگەر سەدر بەم تەوەجووە ئیش بکە ئەو کاتە جارێکە ئەویش بەر نعلەتی ئێرانەکەوێ و زۆر قورسە لەسەری ئەو بتوانێت جارێکە خۆی ڕاگرێتەوە ئەگەر ئەمریکا پشتیوانی نەکات ئەمریکا بوو لە وڵاتانی خەلیج و وڵاتە عەرەبیەکان دوای جەنابەت قسەکەی خۆت کە بەڵام پێم وایە بەڕاستی یعنی تەوەقعکردن و محتەمەلدانان لەسەر سیاسەتی عێراق زۆر کارێکی قورسە لەبەرەوەی ئەم وڵاتە بە پێی پرەنسیپی دیبلۆماسی و ئەتەکێتی دەوڵەتی و هێزی دەوڵەت ناجوڵێتەوە مەسەلەن لە پڕا هێزێکی وەکو حەشتی شعبی دروزە بێ و ملانێ دروزە بێ ئێران دەخالە دەکات تورکیا دێ داعش دروزە بێ بێگومان بەشێک نیوەی عێراق حەشتی شعبی بە قانون و بە یاسا دروست کرا من ئەو کاتەش ئەو حەجی شعبی دروست کرا بمبورە ئەس قوربان ئەو کاتەش حەجی شعبی بەرادەرانی خۆمان لە بزوتنەوەی گۆڕان لێ بوون من پێم وتن مەقالێکم نووسی لەو کاتەشە حەجی شعبی یان سوپای بازارە ئێستا حەجی شعبی و سوپای بازار فەرقەنجی
قسەی ساڵی 2010 ئەوە ڕاستە بەڵام ئێستا ئاڵگۆڕێک پێکاتەوە بە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری شەڕەکانی حەماس و ئیسرائیل مثلا ئاڵگۆڕی بەسەرا هاتووە ئێمە لە بەرنامەیەکی تریشە لەوەی کاکەمال قسەمان لەسەرەوە کرد مثلا حیزب الله بە تەواوی زایف کراوە غەزە بە تەواوی وێران کراوە و هاتنەوەی ترامپ ڕووداوی گەورە بەخۆیەوە بینێ کاکەمال پێشتر ویست قسەیە بکەی بەڵام یان یەکرێ وێنەیەک سوورەیەکم بۆ کێشی بڵێ عێراق ینی لانی کەمەگە چانسێکی کەمیش بێ بیدەی بە عێراق و عێراقیەکان کە ڕەوشی باشترە بێ بارودۆخی باشترە بێ و مەسەلەن هەرێمی کوردستانیش لەناو ئەم پرۆسە سیاسیە باشتر لانی کەم ئەگەر تاکتیکیش بێ باشتر مامەڵە بکە بۆ دەربازبوونی لەم قەیرانانە لەم کاگەنوەر لە یەکی لە کێشەکانی ئەم تێگەیشتنە ئەوەیە کە باسی پرسی نیشتیمانیە کرێت تێڕوانین یەک دروست بووە پرسی نیشتیمانی ئەبەستنەوە بەوەی کە دەسەڵاتی ئایندەی یان بڵێن ئەم دەسەڵاتی دوای سوودانی حکومڕانیەک بێ کە شەراکەت نەکات حکومڕانی دەسەڵاتی ئەکسەریەت بێ دەسەڵاتی ئەکسەریەت یعنی چی یعنی وەکەوەی کە جارێکی تر کورد لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستانە دوو وەزیری هەبێ و فڵان ئەمە نامێنێت حکوومەتێک دروست بێت سەرۆکی حکوومەت خۆی وەزیرەکان دیاری کات حیزبەکان پشکیان نامێنێت ئەمە تێڕوانێکی وایە ئەو کارێکی قرسە بۆ عێراق زۆر قرس نییە زۆر قرس نییە ئەدای بەچیا زۆر قرس نییە بە دوو شیعەکان توانیان دوو شت بکەن توانیان بەیستی خوان سەر کۆمار دانێن کە حیسەی کورد بوو ئەوان دایاننا توانیان سەرۆکی پەرلەمانیش کە حیسەی سونە بوو بیگۆڕن بە محەممەد مەشەدانی هەر ئەوان کردیان ئەنی کەواتە خطوەکانیان کردووە جا ئەمە لە فۆرمێکە واکەن ئەڵێن یا حکوومەتێکی ئەغلبیە زۆرینە دروست دەکەین و خۆمان هەموو ئینەکان ڕێگەخینوانەیە یا ئەوە تا ئەبێ ئەو پشکانی کە بۆ خەڵکی تەکنۆقرات بکەنە بە وەزیر تەکنۆقرات بێ بەڵام ئەوان بڵێن وەزیرێ بێسەر بە حیزبەکان نەبێت ئەو خۆشخەیاڵێش دروست نەکەین لای خەڵک ئەگەر ئەمە بکەن وایە چکە ڕەنگە حکوومەتێکی سرف شیعی دروستکەن دەسەڵاتێکی سرف شیعی دروستکەن ئەو هەماهەنگیە ئەو ملەوەنی کە لە ناو مجتەمەعی ئەمە نامێنێ مۆزاییکە نامێنێ ینی ئەمە بەڵاو مەترسی دروست ناکە لەسەر عێراق و پارچە پارچەبوونی جارێک تر کێشەی زۆرتر کۆمەڵێک پرۆژە هەبوو لە منتیقەکە ینی کۆمەڵی پرۆژە بوو خۆی ساوەگە دیقەت بان تورکەکان کە لەسەر ئاسی باڵا باز لە گۆڕینی دیموگرافیایی ناوچەکەکان تەنها قسەکە لەسەرەوە نییە کە ئەوانیان چەکەیان بە کوردانی ڕۆژاوە و شتێک بۆ کوردانی ڕۆژاوە دروستەکان نا تێڕوانی کترەیە ئەمان پێشنیارێکیان خستە بەردەمی تورکەکان پێشتر تورکەکان کە بچنە ناو پرۆژەیەکە لە دژی ئێران تورکیا نەچۆنە ئەم پرۆژەیە ئەگەر ئەوان بچوناتەنە ئەو پرۆژەیە بەڵێنی ئەوشیان پێدا بوون هەتا بەش لە ناوچەی مووسڵیشان پێبن بە تورکەکان یعنی ڕازیان کردن بۆی کە بەڵام بەشەتێک لە پرۆژەیە کابن لە دژی ئێران ینی پرۆژەیەکی سەربازی ئەمنی دروستکەم کێشەیەک دروستکەم بۆ ئێران هەتا ئەو بەڵێنەشیان یعنی ئەم منتیقەیە ینی دەڵەمەیە لە گۆڕانکاریە دروستە بەتایبەتی ئەمی ئێستای کە ئیسرائیل کە ئەم شەڕاکە لە جنوبی دوای غەزە قسە لەسەرەوەی دوێنێ پێرێ خەبەرێک بڵاو بوانێ کاڵێ ئیسرائیلەکان دەیانەوێت بەشار ئەسەد تیرۆرکەن ینی کار گەشتوێتە ئەوەی کە ئەمە تیرۆرکەن ینی بڵین بیکوژن و دوای ئەمە بێن بەشێک لە خاکی سووریا داگیرکەن و منتیقەیەک دروستکەن بۆ کوپچەنێکی ئەمنی چۆن لە کاتی خۆی لە جۆلان دروستیان کردو ینی عێراق لە بەردەمی کۆمەڵێک گۆڕانکاری عێراق دابڕاو نییە لەم حەدەسە باشە کەنعان مەکیە لەبارەی عێراق و قسەیەکی وتی عێراقی بیستەکانی ئینگلیزەکان بوو بەڵام عێراقی نەوەتەکانی ئەمریکیەکانە بێ بەڵام بەداخەوە عێراقی نەوەتەکانی ئەمریکیەکان نەبوو و هەموو ئەم قسە باسانەی ئێستامەیەکین کە دیارێکەوە وڵاتی بە بۆسی بزانین ترامپ خۆی چیەکات جا باسی پێش ترامپ مەسەڵەن خۆ عێراق لە 91ەوە بەحساب لەلایەن ئەمریکاوە ڕزگا کراوە بەڵام قسەکەم بۆ بوو کاکەمال 2023 بۆ لە 91 لە پرۆسی لە جەنگی کەنداوە بەشدارە لایەن قسەکەم ئەوەیە کە ئەمریکا نەیویست یان نەیتوانی بەڕاستی لە ئیدارەدانی دەوڵەتی عێراقی سەرکەوتوو نەبوو بە هەمان شێوە دیقەتیشماندا لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و لە 2023ەوە حکومداری شیعە لە عێراق و لە ناوچەکە سەرکەوتوو نەبوو بەداخەوەکان و بەشێک لەو بەشێک دەتوانم بڵێم لەوانەی کە بەرامبەر هەرێمی کوردستانی ژەکرێت ناحەقی نائەدالەتی تیای ڕەغمی ئەوەی کە وەتێڕوانینەکەش لەو هەستە مەسەبی کە جەناب باسیەکەی ئەگەر پێشتر هەستی شۆڤێنی ناسیۆنالیزمی عەرەبی سونی بەرامبەر
بەرامبەر بە کورتە بووە لە دروستبوونی عێراقەوە تا ڕوخانی بەعز لە بەدوای ئەوە هەژمونێکی مەسهەبیەیە ئێستا ئەوە هەردووکیانە جا قسەکەەوەیە کە ئێمە مەسەلەن ئەبێ باشترین حل ڕێگا چارەکان بەڕێی جەناب دەگەر لە چەند خاڵێکا پێم بڵێ مەسەن عێراق ئێستا عێراق لە بەردەم مەترسی هێرشی ئیسرائیل بۆ سەر حەجی شعبی سۆدانی زۆر هەوڵەدا لەم شەڕە دووری بخاتەوە بەڵام پێم وایە بە نەتیجە ئەوەی کە تۆ وتت عێراق لەلایەن عێراقیەکان و حکومداری ناکرێت لە شوێنتر مەسەن چۆن خۆی بە دوور بگرێت لەم ململانیانە لانی کەم بم بارودۆخی ئێستایە بمێنێتەوە بە تەسەوری من هەر بۆ لاوازکردنی سوودانیش بێ بە جۆرە لە جۆرەکان عێراقیەوە گلێن بە تایبەتی ئێران نایەوێ عێراق دەربازێ لە مەوزوع بێ عێراقی دەرچێت بێگومان بە لەوەی بە جۆرە لە جۆرەکان ئەگەر لە جنوبی لوبنان و لە زفەی غەربی ئەگەر سەرکەوتوو بوو بەسم غەزە و جنوبی لوبنان سەرکەوتوو بوو دەست درێژیە کاتە سەر سووریا و دوای ئەوە پەلاماری عێراقشەدا پەلامەردانێکی زۆر خراپ کە بار اقتصادی عێراق لە یادن نەچێت ئیسرائیل بدا لە مەحەڵەیەکی بەرهەمێنانی نەوتی عێراق یا مەسفایەکی عێراق یا شوێنێکی استراتیە بانە بە دەری فاوە بۆ نمونونەکە حساسترین پرۆژەی ئێستای عێراق بەندەری فاوە لی بدا نرخی دیناری عێراقی و نرخی تمەنی ئێرانی لێ و ئێرانیەکانیش ئامانجان باشە لەبەرەوە بە تەسەوری من کاک ئەنوەر بە تەسەوری من بە هیچ جۆرێک عێراق مەگەر ترەمپ سیاستەکە باشە تۆ کاتی بەرنامەکەمان تاوا بوو تۆ دوایین قسەی خۆت پێم بڵێ وەڵام من هیوادارم ئەوەیە بە چوونی خۆم هیوادارم ئەوەیە من داوا لە پارتی وێشێتی و نەوەی نوێ و گرتو ئەو حیزبەکانی کەشکە دەرچوون لە مینە خەڵکی کوردستان متمانی پیاون ئەمانە لە ئاس ئەو بەرپرسیارەتیا بن کە خەڵکی جوان لێمانەوەیگات ئەو پەرپرسیارتیا بن جارێکی کە ئەو دەنگدەرانەی کە دەنگیان پێداون و ئێمە لەیان ناڕازین کە دەنگیان باوەنداوە بە تایبەتی بە پارتی وێشێتی مەبەستی سەرەکی منەوەیە دەنگ دەرەکانی خۆیان ڕوزەر دەکەن لە بەرچاوی خەڵکا و یەکگرتوو بن و بە یەک دەنگ لەگەڵ سودانی قسەی گرنگ بوو بەلامەوە ئەمریکا شکستی خوارد نەتوانی وڵاتێکی وەکو سعودی یەکدەست و یەکدەنگ دروستکار نەتوانی دیموکراسیت لەم وڵاتە پەرە پێ بدات چونکە دیموکراسیت بیر و ڕایە قەنەعەتە فرسە دروستکردنە بۆ ژنان دادپەروەریە یەکسانیە لە ینی فرسەدانە لە دەستکردنی دەسەڵاتی ئاشتیانەی دەسەڵاتە ئەمریکا شکستی خوارد لە هەردوو ئینەکەیە بۆیە ئەم وڵاتە سەردەست ئەمریکانیە بەشێکی لە دەست ئەمریکایە و ئەمریکا تەنها توانی بەشێ لە بەرژەوندەکانی خۆی بپارێزێ لە ناوچەکەی چیتر من زۆر سپاسانەکەم دوایین قسەوەیەکێکی پارتی هەڵبژارنەکانی نۆڤەمبەری عێراقیان لە پێشەوە چاوەڕێ ئەوەشیانەیە کە جارێشکە خەڵکێکی زۆرە با بڵێم نەوەی نوێ یەکگرتوو کۆمەڵی دادگەری هەموو ئەم هێزانە بۆیە مەسەلەنەوەی کە جەنابتان وتان تەشکیلکردنی حکوومەت و بەیەکەوە گونجان و مامەڵەکردن تەشکیلبوونی حکوومەت بۆ نۆڤەمبەری ساڵی داهاتوو دواب بکوێ بە تەسەوری من بۆ خۆیان هەردووکیان لەسەر حکومت بە بەردەوامی سپاسیەوە کەم کاک عنایەت ئەندامی پەرلەمانی خولی پێشووتری کوردستان و کاکەماڕە و نووسەر ڕۆژنامەنووس و منیش ئەنوەر حسین بازگر قسە و باسێکی زۆرمان کرد هیوادارم کە پرۆسەی سیاسی لە عێراق کوردستان بکەوێتە سەرسکە بە ئاشتی و ئارامی و خەڵکی تیا سوودمەند بن زۆر سپاس بۆ جەنابتان تا کاتێکی تر